بەڕاستی ئێستا ناوپاسەکان زۆ گەرمە تەبریدەکە ژەوهانیە بەڕاست بەخۆی نەفەر نییە کابرا بە دوو نەفەری بستۆ بە سێ نەفەری بستۆ سەبری پێکا پاسێ تەبریدە ریژ ناکە هەشەی شێدەکە بەنزینێکی زۆر دەبا یان غازی دەباتن زۆر دەخانی بەزا ئەو بەردەیە زۆر شتێکی باش و ئاسانکاریە بەڕاستی ئێستا ئەو ساقی برێن ئەو نەفرانە پشت ساقیدا دەنیشن سێک لەسەر مەچینەکەینا ئەو مەچینەش داغ دەبیتن زۆر گەرمە بەخۆی کوشن و گاعی هەیە هەربێتەوە ئەو کوشن و گاعیەشی نەبیتن یعنی سێب کەت لەسەر ئاسنچی ڕوودا دەنیشی زۆر گەرمە بێتەوە ئەگا ئەو بەردەی دانێنەی فێنەکە نکاتەوە ینی ساق و ئەوانەی پشتی ساقیش دەفەوتێن بەخۆی ئەو بەردەیە بەڕاستی ڕوو لە ساقەیە یعنی ناتوانێت جێشکە دانێن لەبەرەوە وەکو تەبریدنی هەرکرد لە هەوا و لە کوونەشی بێتە دەرێ ئەم بەردەوادان لە بەرامبەر ساقەیە ئەگە جامەکان ئەمی قەپاتکەن باشترە زۆر باشتر فێنک دەمنەوە بەس ئەگە جامەکان بکەن و ناوەڵی هەوایەکە دەستە دەلەویزی ئیسپادنیە بەس لەوەی باشترە توکە برێنیز پێنەکەی مثالەن ئەلێ لە دەستۆ شازی بە 5 لەبەر دەستەوە مارەی نەفەر نییە ئێستا لەو بێمەعاشی لەو بێپارەی ئێستا نەفەر زۆر کەسە خەڵک پارەی نییە ئەو تەبریدەی پێناکە زەریتی موبەردەکە لەوی دانە باشتر بە ئاوی شێدەکە ئەم کارباشی ناو کۆسەرەکەی ئیش دەکاتن و هەرەوەندەیە بەخوای خەڵک لێ ڕازی ئێستا عەزەکەی بیدەنەوە کۆسەرەکات تەماشاکەن ڕوو لە ساقیە ئەگە جامەکان ئەم قەپاکەن شەشی زۆر چاکە.